بینەرانی بەڕێز سلااوتەن لێبێ من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەوەرم جارێکی تر لە پرۆگرامی بە کوردی بە ئەوەی بەڕێز گەیشتمەوە لە حڵقەی ئەم جاری پرۆگرامی بە کوردیدا گفتوگۆ دەکەین لەسەر مژاری ئاین و خێزان بێگومان لەو چوارچێوەشدا کۆمەڵێک پرسیار ئەوژێنین پرسیارەکان ئەوەی ئایا ڕێنمایەکانی ئاین چین بۆ بنیاتنانی خێزانێکی سەرکەوتوو هەروەها ئایا دیارترین هۆکارەکانی هەڵوەشانەوەی خێزان چین و چۆن یاسا دەتوانێت ڕۆڵی هەبێت لە پاراستنی شیرازەی خێزاندا ئەی باشە بیرمەندان و ڕۆشنبیران و زانایانی کورد چ ڕێنمایەکیان هەیە بۆ خێزانێکی بەختەوەر یا بۆ پاراستنی خێزان بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەرەکانی ئەم مژارە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق لەو بارەوە گفتوگۆ دەکەیت مامۆستا سڵاو لێبێ ئەم کاتی جەنابەت باش باش سپاس مامۆستا دێنە سەر بابەتێکی زۆر ینی هەستیار لە ئایندا پانتایەکی زۆری داگیر کردووە ئەوش مەسلەی خێزانە خێزان بەڕاستی ڕۆڵێکی گرنگی هەیە لە ئایندا و زۆر ڕێنمایی هاتووە بۆ ئەوەی خێزان هەم بەختەوەر بێ هەم شیرازەکەی پارێزراو بێ بەڕای جەنابەت و خوێندنەوەی جەنابەت ئایا ئەو ڕێنمایانە چین کەوا دەکەن خێزانێکی بەختەوەری تۆکمە دروست بێت بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە وەکو باست کرد شێوازی کارکردن یا شێوازی چۆنەڵێ قورئان بۆ مرۆڤایەتی هەمیشە ڕێنمایی دەدا ئەو ڕێنمایانەش دوجار بیرمەندان و یاساناسان لەبەر ڕۆشنایی ئەو زەمان و ئەو زەمینەی کە تێدا دەژێ مرۆڤەکان هەوڵەدەن بیگۆڕن بۆ یاسا بۆیە هەمیشە دوانەی ڕێنمایی و یاسا دوانەی هۆشیاری و یاسا لەم بوارەدا ڕۆڵ دەبینن ئەگە بێتە ڕێنمایە قورئانەکان دەربارەی خێزان زۆر گرنگە بە تایبەت باسەکەی تۆ و پرسیارەکەی تۆ لە ساتە وەختێکایە کە ئێمە وەکۆڵێ نزیکین لە یادێک کە پێی دەگوترێ ڕۆژی جیهانی بە ڕەنگاربوونەوەی توندوتویژی دژ بە ئافرەتان هەر لەو بوارەشدا کە ئەوە بنەتەوە یەکگرتوەکان ساڵانێکی زۆرە کار لەسەر ئەو بەروارە دەکا بەرواری 25 نۆڤەمبەری هەموو ساڵێک ڕۆژی جیهانی بە ڕەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتانە کە لە هەرێمی کوردستانیشا خۆشبەختانە بۆ ئەو بوارە یاسا دەرچووە کە پێی دەگوترێ یاسای بە ڕەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی لەبەرەوە ئەم باسە لە کاتی خۆیەتی و لە شوێنی خۆیەتی وای گەورە لە قورئانی پیرۆزە دەربارەی خێزان ئەومان بۆ دەڵێ کە خێزان وەکو یاساناسانیش لە ڕوانگەی دەستوریە و دەڵێن لە دەستوری عێراقیشدا هەروە هاتووە لە ڕەشنووسی دەستوری هەرێمیشداوە ئامادە کراوە کە بچووکترین یەکەی نێو کۆمەڵگەی مادەم بچووکترین یەکەی نێو کۆمەڵگە بوو ئیدی بەڕاستی لە هەموو ئەو ماندووبوونانی کە مرۆڤ دەیبینێ لە دەرەوەی خێزاندا خێزان ئەو شوێنەیە ئەو ئارامگەیە کە مرۆڤەکان بۆی دەگەڕێنەوە تایدا دەتوانن ساتێک بە ئارامی بژین لەبەرەوە ڕووبەرێکی زۆر گەورە لە قورئاندا بۆ باسی خێزان تەرخان کرا پێشت سیر نەبێ هەندێک لە وڵاتان ینی لە کابینەی وەزاری کابینە وەزاری وەزارەتێکان هەیە بە ناوی وەزارەتی کاروباری خێزان ینی جگە لەوەی کاروباری کۆمەڵایەتی بەگشتی گرنگە بەڵام لە نێو کاروباری کۆمەڵایەتیش خێزان گرنگە بۆیە خوای گەورە سیانەیەکی داهێنا فەرمووی ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون بچیتە وردەکاری نێو ئەم تەنها ئاەتە بۆ دەرەکەی خودای گەورە باسی هەر یەک لەم دوو هاوژینە دەڵێ خەلق لەکم من ئەنفوسیکم لە خۆتان بۆی دروستکردن یعنی بە پیاو دەڵێ هاوژینەکەی تۆ بەشێکە لە خۆت بەویش دەڵێ بەژن هاوژینەکەی تۆ بەشێکە لە خۆت من ئەنفوسیکم یعنی لە خۆتان لە هەمان نەفس ئەمامە سەرەتاوە شتێکمان بۆ باسەکە کە لە دەرەوەی مادیەتە پێکەوەبوون و پێکەوە ژیانێکی ڕۆحی دەبێ هەبێ لە نێوان هاوژینەکاندا هەر بەم شێوازە خودای گەورە فەرمووی ینی یەکەم خاڵێک لە ڕێخستنی پەیوەندی خێزانیدا لیتەسکونوا ئیلەیها کەواتە پێگەی یەکەمی کرد بە سەکەن پێگەی یەکەمی کرد بە ئارامی کە ئەمە ئەو قۆناغەیە تایدا هەر کوڕێک هەر کچێک ئەگاتە بارودۆخێکی دەرونی مۆلەقی شڵەژاو هەتاوەکو کەسێک ئەدۆزێتەوە بەو مواسەفات و بەو لە سیفاتانی ئەو کە لە شەرع پێڵێن هاوکوفئی ئەوە ڕاستی یعنی هەوڵدان بۆ گەیشتن بە کەسێک ڕۆحی تێکەڵ بە ڕۆحی تۆ بێ خۆی بۆ خۆی ینی چۆنەڵێ پرۆسەیەکی زۆر قورسە کارێکی چۆنەڵێ زۆری دەبێت بۆیە خۆی گەورە ناوی ناسەکەن اینجا فەرمی وجعل بينكم مودة ورحمة وجعل بينكم مودة ورحمة مودة و ڕەحمە بۆ دەرەکەوێت کە جارێکی تر
قۆناغی ناوەڕاستی ئەم هاوژینیە بریتە لە مەوەدە ینی خۆشەویستی قۆناغی کۆتایی کە پیرە بن ئەم دوو کەسە بەیەکەوە خدای گەورە ناوینا ڕەحمە ناوینا بەزەیی کەواتە لێرەوە لەم ئاەتە بۆ دەرەکەی خدای گەورە ڕازی نییە بەم جۆرە هاوسەر گیریانەی کە ئەم زمانە بە ناوی جۆر ئەو جۆرەوە بەفێڵکردن لە دین بەفێڵکردن لە دین و لە پشتی پەردەی دینەوە جۆرەها ناو بۆ هاوسەرگیری درۆ دروست کراوە هاوسەرگیری بۆ دوو ڕۆژ و هاوسەرگیری بۆ مانجێک و هاوسەرگیری بەنیەتی تەلاق و هاوسەرگیری مسیار و هاوسەرگیری مسیاف و هاوسەرگیری بە ناوی خوێندن و ئەنە هەمووی فێڵکردنە لە دین هەمووی دەستبڕین و قۆڵبڕینی خەڵکە هەمووی عەزیەتدان و هەمووی چۆن ئەڵێ لە خشتەبردنی کچی خەڵکە بەم ناوانەوە خدای گەورە فەرمووی زەواج سێ کوچکەیەکی هەیە لە سەرەتاوە دەست پێکە وەکو ئەڵێ تەعبیدێکە یعنی وەکو فەرمووت لە قۆناغی یەکەمەوە سەکەنە لە ناوەڕاستان مەوەدەیە لە کۆتاییە پیرە کەواتە لەم قۆناغی سەکەن و ئارامیە و تا ئەگاتە خۆشەویستی و تا ئەگاتە بەزەیی ئەمە هەموو قۆناغەکانێتی خدای گەورە ئەوە ئاماژەی پێکە لێرە بۆ دەرەکەوێ ئەم ئاەتە هی لە ڕووی پسپۆڕێەوە بیدێتە دەستی کۆمەڵناسان و دەروون ناسان دەزانن جوانتر و چاکتر شی بکەنەوە کە چۆن ئەڵێ پرۆسەیەکی هاوژینی سەرکەوتو چۆن دەبێت بەڵێ مامۆستا چۆن ڕێنمایی هەیە بۆ بنیادنانی خێزانێکی سەرکەوتوو هەروەها کۆمەڵێک هۆکار هەیە بۆ ئەوەی کەوا خێزان یان شیرازەی خێزان لێک هەڵۆشێ بە تایبەتی لەم سەردەمەدا بەهۆی تەکنۆلۆژیا و بەهۆی زۆر ینی مۆتیڤی ترەوە ینی هۆکارەکانی هاوشانەوەی خێزان زۆر بوون ئەو هۆکارانە چین بەڕێز دەتوانانی ینی دەستنیشانێکی بەتابەتی لەم سەردەمەیە ڕاستە ڕەنگە هەر کەس دەخۆیەوە بتوانێت هەندێک دیاری بکە بەڵام هەمیشە گەمانەوە شێوازێکی چۆن ئەڵێ زانستی پەیڕەوکەین لە دۆزینەوەی ئەو هۆکارانەی کە لە سەردەمی ئێستامانە بۆتە مایەی هەڵوەشانەوەی خێزان یان بۆتە هۆکارێک بۆ هەڵوەشانەوەی خێزان بەڵێ پشت ببەستین بە ئامارەکانی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان خۆی کە لە 2014ەوە لە مانجی دوو هەندێکی ڕوون کردەوە لە 2015 لە 2016 لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق و جیابوونەوە لە نێوان هاوژینەکاندا ئەنجومەنی دادوەری کوردستان هەمیشە وەکۆڵێ داتاکانی خۆی ئەخاتە ڕوو ئەگە پشت بەو داتایانە ببەستین زیاتر بۆمان دەرەکەوێتەوە هۆکارەکان چین هۆکارەکانە گەدابەشێکی بە پلەی سەدی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان ئەماژەی بەوە کرد کە لە 135 نەگونجانە واتە 135 لە هۆکارەکانی هەڵوەشانەوەی خێزان نەگونجانە نەگونجان بەمانەیەکی بەمانەی ئەوەی کە ئەم کوڕوکچە ئامادە نەکراون بۆ پرۆسی هاوسەرگیری هەڵبژاردنە هەڵە بۆ یان اختیاریان هەڵە بۆ ینی بەمانەیەکی تریش بڵێ هەڵبژاردنیان هەڵە بۆ بەمانەیەکی تر بڵێ ئامادە نەکراون ئەوەی پێوترێ خولی شیاندن بۆی ئێستا زۆربەی وڵاتان خولی شیاندنەکەنەوە بۆ ئەو کوڕوکچەی کە دەیانوێت پرۆسی هاوژینی دروست بکەن بە یەک بگەن پێویستیان بەوە هەیە بزانن ژن و مێردایەتی ینی چی ئەمە ژیانێک نییە پێوترێ کوڕوکچ ئەمە شتێکی هەڵە هەیە لە کۆمەڵگەی کوردەواری زۆر بە ئاسانی ئەو کوڕێکی هەیە ئەو کچێکی هەیە وانە ئەڵێ ژنت بۆ هێنا ینی وازانن ژن هێنان شتێکە وشەکەش هەڵەیە ینی ژنت بۆ هێنا ژنێکت بۆ نەدۆزیەوە وەک بڵێ لە شوێنێکا شتێکەوە ئەی دۆزیتەوە بۆ هێنی ینی پرۆسی هاوسەرگیری و هاوژینی ئەوەندە گرنگە خدای گەورە ناوینا بەڵێنی چۆن ئەڵێ قورس میساقی غەلیظ لەبەر ئەوە ئەمە خۆی بۆ خۆی پێمان دەڵێ کە پرۆسەی هاوسەرگیری ئەنجومەنی دادوەری پێمان دەڵێ لە 135 ئەم نەگونجانە بووە کە تایدا ینی مرۆڤەکان وەکو نێرومەیەک خوا دروستی کردوون دەستی ئەوانی تێدا نییە بەڵام کە ئەبنە ژن و پیا و ژن و پیاو بوون جۆرێک لە پێویستی بە ڕۆشنبیریە بوونە باوک یا بوونە دایک جۆرێک لە ڕۆشنبیری پێویستە بۆی هەمیشە گوتومە ینی هەموو دایک یەک ژنە بەس هەموو ژنێک دایک نییە هەموو ژنێکیش مێیە بەس هەموو مەیەک ژن نییە وایە هەموو باوچێک نێرە هەموو باوچێک پیاوە بەس هەموو پیاوێک نابێ بە باوک هەموو پیاوێکیش نێرە بەس هەموو نێرێکیش پیاو نییە کەواتە نێربوون و مێبوون مەسلەیەکی بایۆلۆجیە خوددا بەخشیوێتی دەستی مرۆتوێتیان نییە بەڵام بە کەسێک ببێ پێی بڵێ پیاو یا پێی بڵێ ژن مەرئە و مروءە ڕەجوڵ ڕوجولەوە کۆڵە لە زمانی مکتەسەبە بە کوردی مکتەسەبە ینی ئەبێ دەستهێنراو بێ ئەبێ ئەو کەسە کۆمەڵە سیفات بەدەست بێنێ ئەو جا سیفەتی پیاو وەرەگرێ ئەو ژنا کە کچە کە مێیە بێ کۆمەڵک سیفات و خوێندەواری و هۆشیاری بەدەست بێنێ اینجا ئەمە خاڵی زۆر سەرەکیە لە 1990 ئەنجومەنی دادوەری ئاماژەی پێکردووە لە 1990 جیابوونەوەکان نەبوونی ماڵی سربەخۆیە ئەمەش ئەومان پێڵە جارێکی تر ماڵ چەند بچووک بێ بەڵام سربەخۆ بێ بۆ دوو کەس کە بەیەکەوە ماڵ دروستکەن زۆر باشە کە ماڵ بەیەکەوە بژین لە یەک ماڵە و سێ چوار ماڵ بەیەکەوە و کوڕ و کچ لەگەڵ ماڵی باوکو دایکە کێشیان بۆ دروستە بێ بەدڵنیان بۆ دروستە لە دوای ئەم 1990 سەتا دەیداوە بە مەسلەی چۆنە لە خیانەتی هاوسەرگیری کە بەداخەوە لەم سەردەمە ئەمە پەیدا بووە
ئەمە پەیدا بووە کە هاوسەرەکان پاش ئەوەی کە بەیەکەگەن دوای ماوەیەکی تر پەیوەندی تر دروستەکەن بە هەر هۆکارێک بێ کە ئەمەش هۆکاری تری سانەوی و لاوەچیتی هەیە بێ بێگومان کەوای کردو ئەمە دروست بێ بڵێ ئەوجا سەتا هەشتی داوە بە هۆکاری ئابووری ڕەنگە ئەم هۆکارە ئابووری ئێستا زیادی کردبێت لە 1970ەکە چونکە بەهۆی قەیرانی داراییەوە بێگومان ئەم 1970 دری داوە بە کێشە کۆمەڵایەتەکان 1970 هۆکاری جابوونەوەی خێزان و شیرازەی خێزان و هەڵوەشانەوەی خێزان هۆکاری کۆمەڵایەتیە خەس و خەزور و خزمەکان و پور و دایک و نەنک و هەر کەس تەدەخولەکە لە کاتێکە ئەبێ ئەم ماڵە ماڵێکی سربەخۆ بن ئەم ماڵە خۆیان ژنومێردێکن بەیەکەوە خۆیان بڕیاری خۆیان بن خەڵک ئەوە سەر نەخاتە سەریان و ئەوەنە دەست نەخاتە نێو کاروباریانەوە وەکو مناڵ تەماشا بکرێن ئەمەش بێگومان هۆکاری شۆنەڵێ کۆمەڵایەتیە سەتا حەوت دراوە بە هۆکارەکانی تەکنۆلۆژیای سەردەم دە تەکنۆلۆژیای سەردەم ئەمڕۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان ئیدی مۆبایل ئیدی ئینستاگرامتر هەموو ئەم بابەتانە بە شێوازێکی گشتی تەکنۆلۆژیای نۆ بە ڕێژەی سەتا حەوت هۆکارێکی لاوەکی تر بووە کە بۆ تەمایی ئەوەی کە پەیوەندی نێوان خێزانەکان تێک بە پەیوەندی نێوان ژنومێر تێک بە ببێتەمایی ئەوەی کە سەرنجام بگاتە هەڵوەشانەوە ڕێژەی سەتاسی داوە بە جیاوازی تەمەن سەتاسێ هۆکاری هەڵوەشانەوەی خێزانی جیاوازی تەمەنەواتە تەمەنی پیاوەکە لە تەمەنی کچەکە زۆر زۆرە جیاوازەکان ئەمەش پێمانەڵە جارێکی تر کە نابێ ینی مامۆستایانی ئاینی دادگا ڕێگەبات ینی چۆنە جیاوازی تەمەن زۆر بێ ئەبێ بە یاسای ژمارە 15 ساڵی 2008 ئیش بکەین کەوا کەمترین تەمەنێک بۆ هاوسەرگیری و هاوژینی بریتی بێت لە 18 ساڵی ئەگەر ناشانزە بە موافقەی قازی و بە ڕەزامەندی قازی وانە ئەوە یاساکە بۆ شێوازە دیاری کردووە ئەو جا 102 داوەتە هۆکارێکی تر کە پێوتری هۆکاری ژنهێنانی دووەم ینی پیاوەکە ژنی دووەم دێنێ تێکەچێ لەگەڵ یەکەمە ئەمە ڕێژەیە بۆ یەکەمە چونکە لە کوردستان بە پێی یاسا فرەژنی ئاسان نییە ئاسان نییە لەبەرەوە بینی چونکە فرەژنی کەمە و ژنهێنانی دووەم کەمە ڕێژەکەش بە هەمان شێوە کەم بۆ هەر بە هەمان شێوە ڕێژەی 102 دراوە بە مەسلەی نەبوونی مناڵ ئیدی هۆکارەکە ئافرەتەکە بوو بێ یا پیاوەکە بوو بێ زیاتر کە مناڵەکە هۆکارەکە ئافرەتەکە بوو بێ پیاوەکە تۆزێ کەم ویژدانە نەڵم بێویژدانە زۆر داوای جابوونەوە دەنجنی زۆر باشی دڵسۆز هەیە بە دیاری پیاوەکان و دانیشتون کە خەتا لە پیاوەکەی مناڵیان ڕەنگە لە ژنەکە زیاتر پێخۆش مناڵی بێڕاستە سەتایەکی دراوە بە نەخۆشی یەکێک لە هاوسەرەکان سەتا پێنجشی نەزانراوە تا ئێستا کەواتە ئەمە ئەم ڕێژانەی ئەنجومەنی دادوەری بە جوانی پێمان دەڵێ ئەگەرمانەوە چارەسەری هەڵوەشانەوەی خێزان بکەین و بمانەوە شیرازەی خێزان بەهێز بکەین ئەوە بێکار لەسەر ئەم هۆکارانە بکەین بە پێچەوانەی ئەم هۆکارانەوە تاوەکو چارەسەر بدۆزین بەڵێ جوانە مامۆستا خاڵێکی تر هەیە کە ئێمە باسمان کردووە بەڕاستی یاسا ڕۆڵێکی گرنگی هەیە ئەگەر مەسەرەن پرۆسی کارەکان بجێتە دەستی مرۆڤ ڕەنگە مرۆڤ هەرێکێک ینی ئیجتیهادی کێ بێ بەڵام کاتە یاسا هاتەمووی لە چوارچەوەیەکی دانێ و کاتە هەمومان ئیسفادی لێ ئەو ئایا مەسەرەن ڕۆڵی یاسا چیە لە شیرازەی خێزان چۆن دەتوانێت خێزان بە شێوەیەکی وا بپارێزێ ئیتر ینی دەرفەتی ئەوە نەدا کە بیوڕای جیاوازی تێ بکەی بڵێ معلومە لای بەڕێست و بینەران ئەوەیە کە ئاین کۆمەڵێک ڕێنماییەدا ئەم ڕێنمایانە بەس نین بۆ ئەوەی کە هەر کارێک تا سەرکەوتوو بێ پێویستی بەوای هەمیشە بگۆڕێ بۆ یاسا ڕێساکان ئەبێ بگۆڕێن بۆ یاساکان بۆ ئەم بوارە بۆ ئەوەی توندوتویژی نەبێ پێویستە ئێستا هەر کەسێک کە بەیەک گەیشتووە و هەر ژن و مێردێک ئێستا پێویستە یاسای ژمارە هەشتی ساڵی 2011 هەرێمی کوردستان بزانن هەموو ژن و مێردێک پێویستە یاسای ژمارە هەشتی ساڵی 2011 هەرێمی کوردستان بزانن چونکە مادەی دوو لەو یاسایە بە هەموو ژن و مێردێک دەڵێ کە کێشەتان لە نێوانە دروست بوو کێشەتان کەوتە بەردەمی دادگا بە پێی یاسا ئێوە مامەڵەتان لەگەڵا دەکرێت بۆیە پیاوان بە تایبەت زۆر گرنگە ئاگدار بن لەوەی کات توندوتویژی بەکار نهێنن لە مامەڵەکردنیانە لەگەڵ هاوسەرەکانیانە خۆ بە تایبەت ئافرەتیش هەر بە هەمان شێوە بەرامبەر بە پیاوان دەبێت توندوتیژی بەکار نهێنێ ئەگەر چی زیاتر پیاوەکان توندوتیژی بەکاردێنن یاسای ژمارە هەشتی ساڵی 2011 لە مادەی دووە پێمان دەڵێ پیاوان ژنان هاوسەرەکان و هاو ژینەکان بزانن کە 13 جۆر بە پێی یاسا لە هەرێمی کوردستان پێی دەوترێت توندوتیژی یەکەم بە زۆر بەشودان ئەمە پێویستە هەموو باوکو دایکێکش بیزانێ یعنی بە زۆر بەشودانی هەر کچێک بە زۆر ژنهێنان بۆ هەر کوڕێک توندوتیژی بە زۆر تەلاق پێدان بە هەر کوڕێک زۆر جا دایکێک بە کوڕەڵێ کوڕی مننی ئەگەر ئەو ژنە تەلاق نەدی بۆ چ مافیت ئەوەت هەیە ئەم داوای لێکی بە زۆر تەلاقدانی هەر ژنێک وانە زۆرکردن لە هەر پیاوێک
زۆرکردن لە هەر ژنێک بە زۆر لێکردن چێتە خانەی تونند و تویژی هەر بە هەمان شێوە ژن بەژن لەم سەردەما چێتە خانەی تونند و تویژی چونکە ناکرێت ژنێک بخرێتە بری ژنێکی تر لە سەردەمانی زوو ئەمە سەرکەوتوو بوو چونکە پەیوەندی کۆمەڵایەتی لە ئاستێکی ترا بوو بۆ ئەم سەردەما ژنەکان تەحملی ئەوە ناکەن ئەوەی چی بۆ ئەوە کرێ بێ بۆ ئەمیش بکرێت ئەم کێشەی نییە لە ماڵی خۆی ئەو کێشەیەکی بۆ دروستە بێت وەختانە زۆر کەم بۆتەوە هەر بە هەمان شێوە بە لەگەڵ ئەمەیە بە شودانی مناڵی بچووک ینی ژن هێنان بۆ کوڕی بچووک تونند و تیژیە بە شودانی کچی بچووکیش هەر بە هەمان شێوە بریتە لە تونند و تویژی لە بری خوێن هەر تونند و تیژیە کە تۆ بچیت کەسێک خوانەکە بەهۆی هۆکارێکی هاتوچۆوە مەسەلەن تووشی کێشەیە بووە یا بە هەڵە کەسێکی کوشتووە بۆەوەی ئەم دوو خێزانە بگەن بە یەک ئەچن کچێکێ دێنێ بە زۆر بەبێەوە ئەو کچە ڕازی بێ بەو کوڕە لە پێناوی سۆڵحکردن لە بری سۆڵحکردن و خوێن لە بری خوێن ئەمە پێوترێت تونند و تیژی خوا هەرچی لەم یاسایە هاتووە بە پێ شەرعیش بڕۆ بە دوای شەرع بگەڕێت هەر شەرعیش خوش ئەمەی قبوڵ یان بە زۆر قەتعکردنی بە زۆر پچڕاندنی سیلەی ڕەحم یعنی پیاو هەیە بە ژنەکەی ئەڵێ لەم ماڵە پێت ناچێتە ماڵی وەکت وایە ژن هەیە بە پیاوەکەی ئەڵێ نابێت کە سوکارەکەی تۆ سەر لە ماڵە بدە مانە هەمووی تونند و تیژیە چونکە تۆ تەوێ ويقطعون ما أمر الله به أن يوصل خدا نايب أم بيونديانا ببشره هروها مثلا هو كاري كتير لويا ختنا كرنيك كان بيبزان ببي ياسا ختنا كرنيك كان أني دوباره ببي ياسا همو أماني بس يكين لياساي جمارة هشتا باسي سجني تيايا باسي حبسي تيايا باسي غرامة كردن بچن مليون ديناري تيايا بيوستا خزانة كان همو أمشتانا بزان بزور در كرنيك هاوسر لوظيفة أو رازي بو أمر شوي بيبكا وظيفة هي سبي الله یا جیابیتەوە لە من بەژنەکەی ئەڵێ یانە بێ واز لە وەزیفەکەت بێنی ئەگەر خۆی واز بێنێ ئاساییە بەس بە زۆر واز پێهێنان لە وەزیفە چێتە خانی تونند و تیژیەوە جارێکی تر هەروەها بە زۆر ئیشکردن بە مناڵەکانت بە زۆر ناردنیان بۆ سوال پێکردن و دەرۆزەکردن بینی ئەمە هەر پێوترێت زۆر باوکە ئێوە ئەکەم مناڵەکەی نێرە بۆ چۆن یا بە زۆر دەرهێنانی لە قوتابخانە نابێ بخوێنی ئەمە هەمووی پێوترێت یان کچەکان دەرهێنان بە دەرهێنان کچیش هەر باماشەوە پێوترێ ئەوە ئەو ئینتیحار و خۆکوشتنەی کە تووشی یەکێک لە هاوسەرەکانە بێ بەهۆی ئەوی تریانەوە بەهۆی ئەوی تریانەوە کێشەیەکی ئەوەندە گەوراکە ئەوواگرن ئەوی تر خۆی کوژی ئەوە هەر پێوترێت تونند و تیژی بەو ئینە لەباربردن ئەو شەڕی کە لە نێوان ژنومێر دێکا ڕووەدا و ئەبێتە مایی ئەوەی کەوا مناڵێکی پێ لەبار بەرێ ئەوەش ئەبێتە تونند و تیژی جارێکی تر لێدانی ئەندامانی خێزان لە یەکتر وەکو گوتمان پیاو لە ژن با تونند و تیژیە ژن لە پیاو بە هەر باماشەوە باوک لە کوڕەکەی با کوڕ لە باوکی با بینی کشتە دایکی با دایک لە کچی با لە نەنجان بن لەدا پیر لە باپیر هەموو لە نێو خێزاندا یاساکاڵێ بە هەر بیانویەک بێ نابێ بە هەر بیانویەک بێ لێدان لە نێو خێزاندا نابێ بمێنێ شایەن نییە بە ئینسان لێدان لە نێو خێزاندا بمێنێ شتێکی ڕەنگە نامۆ بێ بەڵام یاساکان ئاماژەی پێکەن بە زۆر لەش فرۆشیکردن بە هاوسەر کە بەداخەوە وەکو دیاردە نابەز وەکو حاڵەت لە کۆمەڵگەی ئێمەیە هەیە کە هەندێک پیاوی بێویژدان هاوسەرگیریەکە و دوای هاوسەرگیریەکە دەرەکەوێت ئەساسێکی نییە و بە مەبەستێکی تری بووە کە زۆر لە هاوسەرێکە بۆی بچێ بەدڕەوشتی بکە لە پێناوی ئەوە لەکس خاڵی سێزدەدا ئەڵێ هەر ئیهانە پێکردنێک بە هاوسەر هەر جوێن پێدانێک هەر وەکوڵێ سوکایەتیکردن بە کە سوکاری هەر فشارێکی دەرونی بخاتە سەر ئەمانە پێوترێت تونند و تیژی لەبەرەوە بێ خێزان بە شێوازی گشتی بزانێت لە هەرێمی کوردستان یاسای ژمارەشتی ساڵی 2011 هەیە کە ئەمە مادەی دوویەتی ئەمانی گوتووە ئیدی مادەکانی دیکەش هەمووی باسەکە بە پێی یاسا خەڵکەکەوێتە بەر سزا لەبەر ئەوە پێویستە خێزان یاساکە جوان بخوێنەوە بیزان جوانە هەرچۆن بەڕاستی خێزانی کورد ئەو شارەی نییە ینی بۆ ڕادەیەک لەو یاسای چی هاتوو ئەوانە بەڵام ئێسامە دەرفەتێکی باشەکەەوە ئەوە بزان ڕاستی مەمەسە خاڵێکی ترێک کە دواتەوەری بەنامەکەیش ئەوەیە کە ڕۆڵی زانا و ڕۆشنبی و بیرمەندانی کورد چیە لە یان ڕێنمایان چیە بۆ ئەوی خێزانێکی بەختەوە دروست بێ دیارە کورد ڕۆڵی هەبووە لە هەموو شتێکە ڕێنمایی خۆی هەبووە لەمەیە چۆن کورد چۆن ڕێنمایی دەکات ئەبێ بڵێم ئەگەر زۆر جار ئاماژە بێ بە نمونەی سەرکەوتوو بکەم ڕەنگە بڵێم زانای کورد قسەی جوانی کردووە فعلەن وایە قسەی جوانی کردووە عارفی کورد قسەی جوانی کردووە خێزان و ئەمانە بەڵام ئەبێ نمونەیەکی سەرکەوتوو بکەم بە وەڵامی ئەم پرسیارە ئەویش هەمیشە ئەچم بۆ خزمەتی پرۆفیسۆر دکتۆر مامۆستا مستەفا زەڵمی بەڕەحمەت بێ ئەو وەکو لە بواری زانستا کەسێکی سەرکەوتوو بوو وەک لە بواری یاسا کەسێکی سەرکەوتوو بوو لە بواری خێزانیشە نمونەیەکی موسڵمانی کوردەواری سەرکەوتووە ئەو پێمان دەڵێ لە کاروانی ژیانم لە یادداشتەکانی خۆیدا پێمان دەڵێ ژنومێردایەتی پەیوەندیەکی یەکجار پیرۆزە لەسەر بنەمایەک دامەزراوە 1 2 3 4 5 خاڵ دەژمێرە زۆر بەسەرەکی دەزانێت دەڵێ خاڵی زۆر سەرەکی بۆ ئەوەی پرۆسەیەکی هاوسەرگیری و هاوژێنی نێوان ژنومێرد وەکوڵێ دروست بێ ئەوەیە کە لەسەر بنەمای خۆشەویستی بێ بە مانایەکی تر ئەو پەیوەندیە وا دروست بێ
لە خۆشی و ناخۆشی یەکیان بوێ یعنی وا نەزانن دنیا هەر خۆشە پرۆسی هاوسەرگیری ڕۆژێکی خۆشە ڕۆژێکی ناخۆشە ڕۆژگارێکی شیرین ڕۆژگارێکی تاڵە ئاوا تێبگەن ئەم پەیوەندیە بەم شێوازەیە ئەوە پێوترێ یەکەم خاڵ و یەکەم بناغی لە پێنج ئەو بناغی کە مامۆستا مستەفا زەڵمی بە ڕەحمەت بێ ئاماژەی پێ کردووە خاڵی دۆمەڵێ کێشەی نێوماڵی خۆیان نەبەنە دەرێ کێشەی نێوماڵی خۆیان نەبەنە دەرێ زۆرێک لە ئەمڕۆ لە خێزانەکانە کە کێشەیان دروستە بێ دەنگی بەرز و کێشەکانیان دەچێتە دەرو دنیا پێیان دەزانێ و خەڵک تەدەخولی تیاکە بێت هەروەکو وڵاتێکش ئەبینی ئەڵێن کێشە نێوخۆیەکەمان لە نێو خۆمانە چارەسەرکەین با وڵاتان دەستێوەردان نەکەن ئەوە لە ئاستی وڵاتێکیشە ڕاستە و لە ئاستی خێزانێکیشە ڕاستە مامۆستا مستەفا زەڵمی بە ڕەحمەت بێ لە خاڵی سێما دەڵێ ئەبێ بزانیت خێزان دروستکردن لەسەر بنەمای مادی نەبێ ینی ژنێک پیاوێکی نەوێ بۆ پارەکەی پیاوێک ژنێکی نەوێ بۆ وەزیفە بۆ پارەکەی ژنێک پیاوێکی نەوێ بۆ خانە نشینێکی ینی ئەم مەسەلەی بنیاتنانی پەیوەندی خێزانی بێ پەیوەندێکی ڕوحی بێ پەیوەندێکی خۆشەویستی بێ بەو مانایە کە مامۆستا مستەفا زەڵمی بە ڕەحمەت بێڵێ هەموو هاوسەرگیریەک لەسەر بنەمای مادی دامەزرابێ کۆتایەکەی ژیانێکی تاڵە کۆتایەکەی ژیانێکی تاڵە لە خاڵێکی ترە ئاماژە بەوا کە ئەڵێ ئەگەر هەرتانەوێت نمونەتان بۆ بێنمەوە بڵێم هاوسەرگیری ڕاستەقینە و پرۆسی هاوژینی ڕاستەقینە چییە ئەڵێ نمونەی کۆمپانیایەکتان بۆ بێنمەوە ئەگەر بشێ ئەڵێ بڵێن کۆمپانیایە ئەم کۆمپانیای سەرمایەکەی چیە ئەڵێ سەرمایەکەی بریتە لە ڕێز و احترام یعنی ئەگەر پرۆسی هاوسەرگیری و هاوژینی ناوی بنەی کۆمپانیایەکیش بێ خۆ ئەبێت سەرمایەکی هەبێ سەرمایە کۆمپانیای مادی پارەیە بە سەرمایە خێزان بریتە لە ڕێز و خۆشەویستی ڕێز و خۆشەویستی ئەم ڕێز و خۆشەویستی ئەڵێ چیت بۆ دروستەکە ئارامی ئاسوودەیە ئەو چۆن لە کارگەیەکە لە کۆمپانیای قازانجێکەکە قازانجی ڕێز و خۆشەویستیش لە خێزانە قازانجەکەی بریتە لە ئاسوودەی بریتە لە کامەرانی لە خۆشببختی خاڵی پێنجەم و کۆتایی مامۆستا مستەفا زەڵمی بە ڕەحمەت بێ جەختی لە سەرکاتەوە ئەوەی ئەڵێ سەردەمێکی تێک پژاوە زۆر گرنگە ئەو دوو کەسەی بەتەمای پرۆسەی هاوسەرگیرین پێشوەختە لە نزیکەوە یەکیان ناسی بێ ینی لە بازنەیەکی ناسیاریا بن ناڵێ خزم ئەڵێ لە بازنەیەکی ناسیاریا بن تاوەکو بزانن چونکە ئێستش بەڕاستی ئەم قسەی مامۆستا مستەفا زەڵمی بۆ ئەمڕۆ ئێمە ڕاستە ئەمڕۆ پەیوەندی کۆمەڵایەتی وا تێکەڵ بووە لە کۆڵان و لە گەڕەک و لە دنیادا ئەوەنە خەڵکی غەریب و نامۆی شارەکانی دیش تێکەڵ بە شارەکانی کوردستان بووە کەس ڕێگوڕیشەی کەس نازانێت چێ لە ڕێگوڕیشەیەکی پاکەوە هاتووە چێ لە ڕێگوڕیشەیەکی خراپەوە هاتووە چێ بنەماڵەیەکی باشە ئیدی بۆ دەست بە ئاگرا ئەتزێ ئەوە نەزانێمە چیە هەر ظاهیرەکەیت بینیەوە کەسێکی باشە بۆیە خاڵی پێنجەم زۆر جەختەکاتەوە لە بازنەیەکە پەیوەندی هاوسەرگیری دروستکەن کە ناسیاری و ئاگاداری یەکتر بوون و یەکترتان باش ناسی بێ بۆ ئەوەی کە ئەو ناسینە ببێتە مایەی ئەوەی کە پەیوەندەکە بە جوانی دەمەزرێت مامۆستا دیارە کات لێرە هەرەوەن دفەتی داین زۆر سپاس بۆ چونەکانی جەرابەت دووبارە سپاس بینرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێرە بینەری پرۆگرامی بە کوردی بوون تا پرۆگرامی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەر بەختەوەر بن.